ئەوان زیاتر لە 11,000 کیلۆمەتریان بڕیوە بۆەوەی لەگەڵ هێزی پێشمەرگە پێشڕەویەکانی داعش بوەستێنن و وەک خۆیان دەیانگوت لە ئەمریکاوە هاتوون بۆەوەی شەقێکی بەهێز لە داعش بدەن. سەربازە خۆبەخشەکانی ئەمریکا وەک ئەوەی لەسەر شانی خۆیان نووسیوە شان بە شانی پێشمەرگە شەڕی گروپێک دەکەین کە دەیانەوێت دنیا تاریک بکەن. کیوەرد شەرکەرێکی ئەمریکیە ماوەی 3 مانگە لە واشنتنەوە هاتووەتە کەرکۆک چەکێکی کۆنی پێشمەرگەی لەدەستدایە. ئەو دەڵێت دەزانم ئەم چەکە پێشکەوتو نییە بەڵام چونکە پێشمەرگە ئیرادەیان هەیە سەردەکەون. منیش پرسیارم لێ کرد بۆ ئەوان لە پاڵ سوپای عێراق لە دژی داعش ناجەنگن بە پێکەنینەوە گوتیان خۆیمە شێت نین. من خۆم کوردستانم هەڵبژارد و وەک خۆبەخش هاتمە ئێرە. هێزەکانی پێشمەرگەش منیان قوبوڵ کرد. من ئەوەم بیستی بوو کە پێشمەرگە شەڕێکی قورس دەکەن و لە کارەکەشیاندا سەرکەوتون لە شەڕی دژ بە داعشدا. پێشتریش ئەوەشم بەبیردا هاتبوو بچمە ئەفریقیا دژ بە بۆکۆ حەرام شەڕ بکەم و ژیانی خەڵک بپارێزم. بەڵام دوجار کوردستانم هەڵبژارد و لێرەش ئاسوودەم وەک خۆبەخشێک پەیوەندیم بەم هێزەوە کردووە. ئێروێن شەرڤانێکی دیکەی ئەمریکایە لەگەڵ 20 سەربازی دیکەی ئەمریکی لە سەنگەرەکانی شەڕدا لەگەڵ پێشمەرگەدان. شارەزای باشی هەیە لە شەڕی دژە تیرۆر ماوەی 5 ساڵە لەگەڵ هێز ئەمریکیەکان بووە و ساڵێکیش لە نێوەڕاستی عێراق شەڕی کردووە. ئێستا وەک خۆبەخشێک لەگەڵ تڤەنگەکەی لە هێلی پێشەوەی شەردان لە محوەری داقۆق شەڕ دەکات و کوردستان دەپارێزن. ئەو دەڵێ بۆ ماوەی 6 مانگ هاتبووم و بگەڕێمەوە بەڵام کە داعشم بینی ئێدی بریارم داوە تا وەکو داعش لە نێو ببین لێرە بجەنگم. من پێشمەرگەم هەڵبژارد چونکە پێشتر لەگەڵ کورد کارم کردووە و پەیوەندیم هەبووە. دەزانم ئەوان چەند ئازادیان خۆش دەوێ و دەیانەوێت سەربەخۆ بن. هەڵبژاردننی پێشمەرگە بۆ ئەوەش دەگەڕێتەوە کە ئەوان ئەرکێشی قورسیان هەیە و دەزانم دەیانەوێت کۆتایی بە داعش بهێنن لەم ناوچەیەدا. فەرماندەی لیوای نوێی هێزی پیادەی پێشمەرگەش باسی کاریگەری سەربازانی ئەمریکا دەکات لە نێو هێزەکانی پێشمەرگەدا و دەڵێن کاتێ شەڕێک ڕوودەدات ئەوان لە پێشەوەی شەردان. ئەمانە زۆربیان خەڵکی پرۆفشناڵن سەرباز بوون لە سوپای ئەمریکا لە شوێنی وەکو ئەفغانستان و ئەنباروانەوە شەڕیان کردووە پیان خۆش بۆ بێن پەیوەندی بکەن بە هێزی پێشمەرگەی کوردستانەوە هاتون پەیوەندیان کردو. ئەمان هەر ئەمریکی ژنین مەتەنیا بەڵکو کەنەدیشیان تایە خەڵکی چیکیشیان تایە و ئەشگۆڕێن لە فترێ بۆ فتەیە کۆمەڵێک پەیوەندێکا کۆمەڵێک وەکو بڵێ بە ئیجازە دەڕاتەوە سەر لە مناڵەکانیەدا یا دێنەوە یا ئەچنە سنوورێکی تری. کورد هێشتا سنوورێکی درێژی نائەمینی هەیە کە بەرامبەرەکەی داعشە. پێشمەرگەکانیش لەم سنوورانە کوردستان دەپارێزن. بە گوێرەی زانیارەکانی ڕووداویش لە دوایین سەردانی بارزانی بۆ ئەمریکا لە کۆشکی سپی باسی کەرکۆک وەکو بەشێک لە سنووری هەرێمی کوردستان کراوە. ئێستاش شەروانانی ئەمریکا هەر لەو سنوورە بۆ کورد شەڕ دەکەن. ئەم هێلە ئاسنیە تا ئەستەمبول و لەوێشەوە بوو گەلێک دەوڵەتانی دیکە لقی لێ دەبێتەوە بەڵام ئێرە سنووری کورد و شەروانانی ئەمریکانە. لەم بەرەیەدا سەنگەری کورد و ئەمریکا مەحکەم کراوە. کورد هیوای بە ئەمریکایە لە شەڕی دژی داعش بەردەوام پشتیوانیان بێ و سبەینێش لەگەڵ ڕاگەاندنی دەوڵەتی کوردی ئەمریکا لەگەڵیان بوەستێ. هیڤدا ڕەحمەت ڕوودا و باشووری ڕۆژئاوای کەرکۆک.